پەیوەندیەکانی نێوان ئێران و ئیمارات بەرەو کوێ دەچێت؟ مێژووی سەرهەڵدانی ناکۆکیەکانی نێوان هەردوو وڵات لەکوێوە دەست پێ دەکات؟ دوورگەداگیرکراوەکان و زۆر شتی تریش لەم راپۆرتەدا دەبیستیت. ژووری شیکاری تیوار لەم راپۆرتەدا هەوڵ دەدات کێشە و دەرفەتەکانی بەردەم پەیوەندی سیاسی و ئابووری نێوان وڵاتانی ئێران و ئیمارات لە ئێستادا بخاتە بەرباس و شیکاریەکی وردی بۆ بکات. لەمڕووەوە سەرەتا بە پێویستی دەزانێت ئاماژەیەکی کورت و خێراش بە سەرەتای دامەزراندنی وڵاتی ئیمارات و هەروەها کێشەی نێوان ئەم دوو وڵاتە بدات، پاشان خوێندنەوەی دۆخی ئێستا و پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتە بخاتە بەرباس و شرۆڤەی بکات. لە ساڵی 1992دا بەریتانیا ڕێکەوتنامەیەکی لەگەڵ نۆ ئیمارەتی کەناراوەکانی کەنداوی فارس لەژێر ناونیشانی ڕێکەوتنامەی تایبەت واژۆ کرد و لەم ڕێکەوتنامەیەدا بەریتانیا ئەرکی پاراستنی خاک و ئاسایشی سەرجەم ئەو ئیمارەتانەی لاستۆ گرت. بۆ ماوەی نزیک 1 سەدا ئەم ئەرکەی بە تەواوەتی جێبەجێ کرد و ڕێگەی نەدا وڵاتانی زلهێزیە و سەردەمەی ناوچەکە بە تایبەت ئێران توخنی ئەو ناوچەیە بکەوێتەوە. سەرڕایەوەی شای ئێران بەردەوام بانگەشەیەوەی دەکرد بەحرین و بەشێک لەو دوورگانەی سەر بەم ئیمارەتانە خاکی ئێران و دەبێت بگەڕێنەوە سەر ئەم وڵاتە. سەرڕای ئەم بانگەشانەی شای ئێران لەندەن بۆ ماوەی نزیک 1 سەدا خاکی ئەم ئیمارەتانەی لە هەر چەشنە پەلامار و هێرشێک پاراست. بەڵام لە سەرەتای ساڵی 1966 لە ناکاو ڕایگەیاند کە ئیتر توانای پاراستنی ئەم ئیمارەتانەی نەماوە و لە زووترین کاتدا ئەو ڕێکەوتنامەیە هەڵدەوەشێنێتەوە. هەر لەم بارەوە هارۆڵد ویلسۆن سەرۆکوەزیرانی ئەو کاتەی بەریتانیا کە سەر بە پارتی کرێکارانی بەریتانیا بوو بڕیاری 24 کانونی دووەمی ساڵی 1968 دەوڵەتی کرێکاری سەبارەت بە کۆتایی ڕێکەوتنامەکەی ڕاگەیاند. سەرڕای هەوڵی زۆری حاکمی ئەو کاتەی ئەبوزەبی بۆ پاشگەزبوونەوەی لەندەن و هەروەها پێشنیار قبولکردنی سەرجەم تێچووەکانی پاراستنی ئەم ئیمارەتانە لەلایەن ئەبوزەبیەوە، بەڵام لە مانگی مارسی ساڵی 1970دا لەندەن بە فەرمی کۆتایی ڕێکەوتنامەکەی ڕاگەیاند. ئێرانیش لەم دەرفەتە سوودی وەرگرت و بە بەرچاوی هێزەکانی بەریتانیا و سەرڕای بەرەنگاری هێزەکانی ئیماراتی ڕاسەلخەیمە لە بەرامبەر هێزی دەریاوانی ئێران ئەم وڵاتە بە ئاسانی 3 دوورگەی تونبی چکۆلە، تونبی گەورە و ئەبوو موسای داگیر کرد. لە بەرامبەر پەرچەکرداری توندی وڵاتانی عەرەبی و بە تایبەت هەڕەشەکانی عێراق، محەممەد ڕەزاشای پەهلەوی پاشای ئەو کاتەی ئێران ڕاگەیاند ئەم 3 دوورگەیە ئەگەرچی بەریتانیا بۆ ماوەیەک داگیری کردبوون، بەڵام بەشێکن لە خاکی ئێران و ئێستا گەڕانەوە باوەشی دایکی نیشتمان، بۆ هەمیشەش وەک بەشێک لە خاکی دانەبراوی ئێران دەمێننەوە. پاش ئەم پەلامارەی تاران و مەترسی داگیرکردنی زیاتر، نۆ ئیمارەتەکەی بۆ یەکگرتنێکی بەپەلە هاندا، بەڵام ئیمارەتی قەتەر و بەحرین کشانەوەی خۆیان بۆ یەکگرتن ڕاگەیاند و 6 ئیمارەتی ئەبوزەبی، دوبەی، عەجمان، شارجە، فوجەیرە و ئومقەیویین لە ڕێکەوتی 2 کانونی یەکەمی ساڵی 1970 لە میوانخانەی دوبەی ئامادەیی خۆیان بۆ دامەزراندنی ئیمارەتێکی یەکگرت و پەسەند کرد و دواتریش ئیمارەتی ڕاسەلخەیمەش ئامادەبوونی خۆی بۆ پەیوەستبوون بەم ئیمارەتە یەکگرتووە ڕاگەیاند. دەرەنجام ئەم 7 ئیمارەتە لە ژێرە ناونیشانی شانشینی ئیماراتی یەکگرتووی عەرەبی وڵاتێکی سربەخۆیان ڕاگەیاند و لە ڕێکەوتی 6 کانونی دووەمی ساڵی 1970 ئەم وڵاتە نوێیە بە فەرمی بوو بە ئەندامی کۆمکاری عەرەبی. 3 ڕۆژ دواتریش واتە لە ڕۆژی 9 هەمان مانگدا بە فەرمی وەک ئەندامی ئەنجومەنی نەتەوە یەکگرتووەکان پەسەند کرا. لەم بارەوە تاران یەکەم وڵات بوو کە ئەندامبوونی ئیماراتی وەک دەوڵەتێکی سربەخۆ بە فەرمی پەسەند کرد. مەبەستی شای ئێران لەم کارە ڕەواندنەوەی گرژیەکانی نێوانیان بوو لەبەر ئەو 3 دوورگەیە کە داگیری کردبوون. بەڵام ئیمارات هەر خۆی بە خاوەنی سەرەکی ئەو 3 دوورگەیە دەزانی و کەمترین تەنازولی نەکرد. لەم ڕووەوە پرسی ئەم 3 دوورگەیە ئیتر بوو بە کێشەی سەرەکی لە بەردەم ئاساییبوون و گەرمبوونی پەیوەندی ئەم دوو وڵاتە دراوسەیەدا. بە سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی لە ساڵی 1979 سیاسەتی هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی و هەروەها لایەنگری لە شیعەکانی ناوچەکە لە پاڵ پرسی کۆنی 3 دوورگەکە و دواتریش لایەنگری ئیمارات لە عێراق لە کاتی شەڕی ئێران و عێراقدا بربەستەکانی بەردەم ئاسایی بوونەوەی پەیوەندی نێوان هەردوو وڵاتی خراپتر کرد. بەگشتی پاش سەرهەڵدانی کۆماری ئیسلامی ئەو کێشە و بربەستانەی ئاماژەیان پێدرا کاریگەری لەسەر پەیوەندی ئەم دوو وڵاتە دانا، بەڵام دۆخی خراپی ئابووری ئێران لەلایەکەوە و گەشەی ئابووری ئیمارات و پێویستی هەردوو لایەن بە یەکتر لەلایەکی دیکەوە ئەم دوو وڵاتەی ناچار کرد سەرڕایبوونی کێشەی سیاسی پەیوەندی ئابووری دوولایەنە درێژە پێ بدەن. لەم بارەوە دەکرێت باس لەو ڕاستیە بکرێت پرسی گەماروی ئێران لەلایەن ئەمریکاوە و دۆخی خراپی ئابووری تارانی گەیاندە ئەو بڕوایەی کە نابێت دەلاقەی ئیمارات دابخرێت.
هەر بۆیە لەلایەن سەرۆک کۆمارانی وەک ڕەفسەنجانی، خاتەمی و ڕوحانی و لەم دواییەشدا ڕەیسی هەوڵی زۆر بۆ گەرمبوون و پتەوبوونی پەیوەندیەکانی هەردوو وڵات دراو. لە بەرامبەریشدا ئیمارات سەرەڕای کێشەکان ئاگاداری ئەو ڕاستیە بوو جیا لە سوودی ئابووری نابێت تاران تووڕە و نیگەران بکات. هەر بۆیە بە باوەشێکی ئاوەڵاوە بەدەم بانگەوازی ئێرانەوە چوو هەر بەم بۆنەیەوە پەیوەندی ئەم دوو وڵاتە لەم ماوەیەدا هەڵبەزوودا بەزی زۆری بەخۆیەوە بینی. بۆیە سەرەڕای کێشەی سیاسی زەبەلاحی نێوان ئەم دوو وڵاتە، بەڵام پرسی ئابووری هیچ کات نەیهێشت پەیوەندی ئەم دوو وڵاتە بەرەو ئاقارێک بچێت کە گەڕانەوەی بۆ نەبێت. لێرەدا بۆ باشترشیکردنەوەی باسەکە هەوڵ دەدەین ئاماژە بەو هۆکارانە بکەین کە وەک بربەست لە بەردەم ئاسایی بوونەوەی پەیوەندی ئەم دوو وڵاتە سەریان هەڵداوە و لە بەرامبەریشدا ئاماژە بەو هۆکارانەش دەکەین کە هەردوو وڵاتی بۆ بەردەوامبوونی پەیوەندی لەم ئاستەدا هانداوە. کێشەکانی بەردەم ئاسایی بوونەوەی پەیوەندی سیاسی نێوان ئێران و ئیمارات. یەکەم، پرسی سێ دوورگەی تونبی چکۆلا، تونبی گەورە و ئەبوو موسا. لەو ڕۆژەوەی شای ئێران لە پەلامارێکی لە ناکاوتە. ئەم سێ دوورگەیە داگیر کرد تاوەکو ئێستا ئیمارات خۆی بە خاوەنیان دەزانێت و بەردەوام داوا لە ئێران دەکات. پێویستە دان بەوەدا بنێت و ئەم بەشە لە خاکی ئیمارات ڕادستی وڵاتەکەیان بکاتەوە. لەم ئاراستەیەدا جیا لە کۆمکاری عەرەبی تەنانەت هانای بۆ ئەمریکا و چین و رووسیاش بردووە بۆ ئەوەی ئێران ڕازی بکرێت واز لەم سێ دوورگەیە بێنێت. بەڵام لە بەرامبەریشدا ئێران باس لەوە دەکات ئەم سێ دوورگەیە بەشێکی دانەبڕا و هەمیشەیە لە خاکی ئێران و ئامادەی هیچ چەشنە تەنازولێک نییە. لێرەوە ئەم کێشەیە بۆتە کێشەی سەرەکی لە بەردەم ئاسایی بوونەوەی پەیوەندی ئەم دوو وڵاتەدا. لە ئێستاشدا ئیمارات هەوڵ دەدات بۆ دروستکردنی 325 دوورگەی دەستکرد لە نزیک ئەم سێ دوورگەیە. ئەم هەوڵەش کێشەکەی قوڵتر کردوتەوە و پێ ناچێت بەم زوانە چارەسەر بکرێت و ڕێگە بە ئاسایی بوونەوەی تەواوی پەیوەندی نێوان ئەم دوو وڵاتە بدات. دوام، پرسی پاڵپشتیکردن لە شیعەکانی ناوچەکە. شیعەکانی دەرەوەی ئێران زۆربەیان هاوڵاتی وڵاتانی عەرەبی وەک لوبنان، بەحرەین، عێراق، یەمەن و عەرەبستان و تەنانەت خودی ئیماراتن. بە سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی و دامەزراندنی کۆماری ئیسلامی لەسەر بنەمای ئاینی شیعە، لە ئەنگری لە شیعەکانی ناوچەکە بەشێکی سەرەکی بووە لە سیاسەتی سەرەکی کۆماری ئیسلامی ئێران. لە بەرامبەریشدا وڵاتانی عەرەبی و بەتایبەت عەرەبستان و ئیمارات لەو بڕوایەدان. ئەم کارەی ئێران لە ڕێگەی شیعەکانەوە دەستوەردانە لە جیهانی عەرەبی بە مەبەستی نائارامی و ئاژاوەنانەوە لە وڵاتانە. دیارە ئەم کێشەیەش بەردەوام لە پەیوەندی ئەم دوو وڵاتەدا کاریگەری تایبەت بەخۆی هەبووە. هەڵبەت وا دەرکەوتووە ئەم کێشەیە بە پێچەوانەی کێشەی دوورگەکان دەکرێت لە ڕێگەی گفتوگۆوە تا ڕادەیەک چارەسەر بکرێت. ئەگەرچی تا ئەم ساتە وەختە یەکێک بووە لەو کێشانەی بەردەم لاوازی پەیوەندی ئەم دوو وڵاتە و هیچ ئاسۆیەکی چارەسەری بنەڕەتی دیار نییە. سێیام، دەستوەردانی ئێران لە یەمەن و بەحرەین و عێراقدا. ماوەیەکە تاران بانەهێنی و هەندێک جاریش باشکرا دەستوەردەداتە کاروباری سیاسی، سەربازی و ئابووری هەر یەک لە وڵاتانی عێراق، بەحرەین و یەمەن. پرسی دەستوەردانی سەربازی ئێران لە یەمەندا خۆی بۆ خۆی ئەوەندە کاریگەری هەبوو کە شەڕی نێوان حوسیەکانی یەمەن و هاوپەیمانی عەرەبی بە سەرۆکایەتی عەرەبستان و ئیماراتی لێکەوتەوە. ئەم شەڕە ئەم دوو وڵاتەی بۆ ماوەیەک تووشی سەرێشە و مەترسی جددی کرد. هەر بۆیە عەرەبستان و ئیمارات لە ڕێگەی وڵاتانی وەک چین، رووسیا و عێراق خوازیاری گفتوگۆ و ڕێکەوتن بوون لەگەڵ تاران. لێرەوە دەستوەردانی تاران لە وڵاتانی عەرەبی وەک یەمەن و بەحرەین و لەم ماوەیەشدا عێراق کێشەیەکی دیکەی سەرەکی بەردەم پەیوەندی تاران و ئەبوزەبی بووە. چوارەم، پەیمانی ئیبراهیم. دەمێک بوو لە ترسی هەڕەشە و گوڕەشەی تاران. ئەبوزەبی خوازیاری نزیک بوونەوە بوو لە ئۆرشەلیم، بەڵام پرسی فەلەستین پەیوەندی وڵاتانی عەرەبی و ئیسرائیلی وەک تا بۆ وێناکرد بوو. فراوانبوونی هەڕەشەکانی تاران و بەتایبەت هێرش بۆ سەر ئارامکۆی عەرەبستان و لە بەرامبەردا گوشاری ئەمریکا کاری خۆی کرد و ئەم دوو وڵاتە لە سەردەمی کۆرۆنا سوودی زۆریان وەرگرت. بەواتایەکی تر ئیمارات تا بۆی نزیک بوونەوەی لە ئیسرائیل شکاند و پەیمانی ئیبراهیمی واژۆ کرد. واژۆکردنی ئەم پەیمانە تاران و ڕێبەری ئێرانی لە ڕادەبەدەر تووڕە کرد. باشکرا هەڕەشیان لە وڵاتانی کەندا و بەتایبەت ئیمارات کرد کە چاوەڕێی دەرەنجامی ئەم فاوڵە کوشندەیە بن. بەگشتی ئەم پەیمانەش لە بەردەم ئاسایی بوونەوە و بەواتایەکی تر پەیوەندی گەرم و دۆستانەی ئەم دوو وڵاتەدا کێشەیەکی دیکەی بۆ کێشەکان زیاد کرد. پێنجەم، دۆسیەی ئەتۆمی ئێران. ئەوەی کە ئێرانیشی ئەمەزهەب لە ناوچەکەدا ببێتە خاوەن چەکی ئەتۆمی بێگومان شێواندنی خەوی وڵاتانی عەرەبی ناوچەکەیە و گەورەترین مۆتەکەیە بۆ ئەوان.
هەر بەم بۆنەیەوە ئیمارات زۆر جار ڕاشکاوانە ڕایگەیاندووە ئەتۆمی بوونی تاران هێڵی سوورە و قەت قبول ناکرێت. پرسی مەترسی چەکی ئەتۆمی ئێران ئەوەندە بۆ ئیمارات گرنگە و جێگەی نیگەرانیە کە ئەویش لەم ماوەیەدا جوڵەی بۆ دەستخستنی دەست پێکردووە. بۆ نمونە یەکەم کوورەی ئەتۆمی لە ساڵی 2018 دانا، هەروەها یەکەم وێستگەی ئەتۆمیشی بە بیانووی بەرهەمهێنانی کارەبا لە ساڵی 2020 دامەزراند و تەنانەت چەندین جاریش بە نهێنی ئەمریکای ئاگادار کردوتەوە لە ئەگەری هێرشێکی سنووردار بۆ سەر سایتە ئەتۆمیەکانی ئێران ئیمارات ئامادەیە تێچووی ئەو هێرشە سنووردارە قبول بکات. لێرەوە جەختی تاران بۆ بەرنامەی ئەتۆمی لەلایەکەوە و هەوڵی ئیمارات بۆ ڕێگریکردن لە بەرنامەی تاران لەلایەکەوە ئاساییکردنەوەی پەیوەندی ئەم دوو وڵاتەی ئەستەمتر کردووە. شەشەم، ڕێکەوتن نامە سەربازیەکانی ئیمارات. ئیمارات دەمێکە بە بیانوو و پاساوی بەرگری لە ئەگەری هێرشی تاران بۆ سەر وڵاتەکەی خەریکی کۆکردنەوەی چەکی قورس و ڕێکەوتنە لەگەڵ وڵاتانی زلهێزی ڕۆژئاوا. بۆ نمونە لە ساڵی 1992 ڕێکەوتنامەی ئەمنی لەگەڵ ئەمریکا و لە ساڵی 1994 ڕێکەوتنامەی بەرگری لەگەڵ فەرەنسا واژۆ کردو. ئەم ڕێکەوتنامە ئەمنیانە ئاسانکاری بۆ ئەم دوو وڵاتە کردووە پێگەی سەربازی لە خاکی ئیمارات دروست بکەن. لە ڕوانگەی تارانەوە ئامادەبوونی سەربازی وڵاتانی ڕۆژئاوایی و بەتایبەت ئەمریکا لە نزیک خاکی ئێران هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی ئەم وڵاتە و بۆ تاران ئەمە قبولکراو نییە. هەر بۆیە ئەم کێشەیەش بۆ ماوەیەک بربەستی سەرەکی نەک تەنیا لە بەردەم ئاساییکردنەوەی پەیوەندی نێوان ئەم دوو وڵاتان دروست کرد، بەڵکو بۆ ماوەیەکیش پەیوەندیەکانی تووشی سڕکردنی کاتی کرد. بەگشتی جیا لەو کێشانەی کە ئاماژیان پێدرا، چەندین کێشەی دیکە وەک هاوکاریکردنی سنووردار و کاتی ئەمریکا لەلایەن ئیماراتەوە بۆ گەمارۆدانی ئێران، کاریگەری عەرەبستان لەسەر ئیمارات و هەروەها هەوڵی ئیمارات بۆ کەمکردنەوەی بایەخی تەنگەلانی هۆرموزی ئێران وەک مەزنترین شوێنی گواستنەوەی نەوت لە ڕێگەی کێشانی هێڵی نەوتی حەبەشان ئەلفوجەیرەوە لە ڕیزی ئەو کێشانە بوون کە بەردەوام نەک تەنیا بربەستی سەرەکی لە بەردەم ئاساییکردنەوە و گەرمبوونی پەیوەندی دوو وڵات دروست کردووە، بەڵکو هەندێک جاریش پەیوەندی ئەو دوو وڵاتەی بۆ ماوەیەک تووشی قەیران و سڕکردن کردووە. دەرفەتەکانی بەردەم ئاساییکردنەوەی پەیوەندی سیاسی نێوان ئێران و ئیمارات چین؟ لە بەرامبەر ئەو کێشە و بربەستانەی کە بەردەوام لەمپەری لە بەردەم ئاساییکردنەوەی پەیوەندی ئێران و ئیمارات دروست کردووە، هەمیشەش کۆمەڵێک دەرفەت هەبووە کە هەردوو لە خوازیاری بەردەوامی پەیوەندی و تەنانەت چارەسەرکردنی کێشەکانی بەردەم ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی خۆیان بن. لێرەدا گرنگترینی ئەو دەرفەت و هاندرانە ئاماژە پێدەدرێن. یەکەم، پرسی بازرگانی. شتێکی حاشا هەڵنەگرە کە ئیمارات لە جیهانی ئابووری ئەمڕۆدا ناوەندێکی گرنگە بۆ بازرگانی و بەرهێنان، هاوردەکردن و هەناردەکردن. بەم بۆنەیەوە کەم وڵات هەیە کە چاوی لەسەر بازاڕی سەیری ئەم وڵاتە نەبێت. هەر لەمڕۆوە سەرژمێریەکان باس لەوە دەکەن تا ساڵی 1970 نزیکی 500,000 ئێرانی بۆ ژیان ڕوویان لەم وڵاتە کردووە. نزیکەی 8,000 ئێرانی لە بازاڕی ئەم وڵاتەدا سەرقاڵی ئیشی بازرگانی بوون. نزیکەی 5,000 کۆمپانیا بە ناوی ئێرانیەکان تۆمار کراوە. 1400 ئێرانی لە بۆرسەی دوبەی وە بەرهێنانیان کردووە. نزیکەی 480 نەخۆشخانە و خوێندنگای ئێرانی بنیات نراوە و گرنگتریش لەوە هەر لەم ساڵەدا لە هەر هەفتەیەکدا نزیکی 200 فڕۆکە لە تارانەوە بەرەو ئیمارات ڕۆشتووە و هەر لەم ساڵەشدا تاران بە بەهای 8 میلیارد دۆلار شتومەکی هەناردەی ئەم وڵاتە کردووە و لە بەرامبەریشدا بە بەهای 7 میلیارد دۆلار هاوردەی کردووە. بەم پێیە دیارە نە تاران دەتوانێت واز لەم بازاڕە پڕخێر و بەرەکەتە بێنێت کە زۆر جار پرسی ئابووری بۆ ئێران پرسی مان و نەمانیەتی و نە ئیماراتیش دەتوانێت لەم هەموو سوودە دەست هەڵگرێت. هەر لەم ڕووەوە پرسی بازرگانی بەردەوام بیان و دەرفەت و هاندەرێک بووە بۆ درێژەی پەیوەندی ئەم دوو وڵاتە. تەنانەت ئەم دەرفەتان نەیهێشتووە پەیوەندی ئەم دوو وڵاتە بەرەو ئاقارێک بچێت کە بۆیان کۆنەکرێتەوە و بەردەوامیش دەرفەتێک بووە بۆ ئەوەی ئەم دوو وڵاتە هەمیشە بیر لە گفتوگۆ و چارەسەرکردنی کێشەکانیان بکەنەوە. دووهەم، کێشەی دوبەی ئەبوزەبی. ڕاستە ئیمارات وڵاتێکی سربەخۆیە و لە سیاسەتی دەرەوە و هەروەها بواری سەربازی هاودەنگ و یەکدەنگە، بەڵام ئەم وڵاتە لە 7 ئیمارات پێکاتووە و لە هەندێک بوار ئیمارەتەکان ڕای جیاوازیان هەیە. بۆ نمونە ئەگەر ئەمیری ئەبوزەبی وەک سەرۆکی وڵات چاوی لە عەرەبستان و ڕۆژئاوایە و تا ڕادەیەک دژی ئێرانە، بەڵام لە بەرامبەردا میری دوبەی ڕقی لە ئێران نییە و تەنانەت هەندێک جاریش بە ئاشکرا باس لە خۆشەویستی ئێرانیەکان دەکات و لە بنەڕەتدا بە گونجاوی نازانێت تاران و ئێرانیەکانی دوبەی لە خۆی بتارێنێت. لێرەوە هەست و ڕوانگەی میری دوبەی بۆ تاران و ئێرانیەکانی نێوخۆی دوبەی
هەندەر و دەرفەتێکی شیاوی ڕێز بووە بۆ ئەوەی تاران لەم دەرفەتە سوود وەربگرێت و ئەویش بیر لە ڕەنجاندنی میری دووبەی نەکاتەوە و بەردەوام وەک دەرفەتێکی زێڕین بۆ دەستپێکردنی گفتوگۆ تەماشا و پێناسەی بکات. سێەم، مەترسی هێرش بۆ سەر ئیمارات. ئیمارات لەوە تێگەیشتووە نابێت تاران تا ئەو ڕادەیە بخرێتە گوشارەوە کە دەست بۆ چەک و بیر لە بژاردەی سەربازی بکاتەوە. ئەبوزەبی بەباشی لەوە تێگەیشتووە کە تاران ئەگەر بکەوێتە تەنگە بەرەوە سڵ ناکاتەوە و بێ یەک و دوو هێرش دەکات، هەر بەو جۆرەی کەوا هێرشی کردە سەر ئارامکۆ. بۆیە ئیمارات گەیشتۆتە ئەو بڕوایەی بۆ ئەوەی هێرشی هاوشێوەی ئارامکۆ دووبارە نەبێتەوە، بیر لە بەزاندنی هێڵە سوورەکانی ئێران نەکاتەوە. لێرەوە مەترسی هێرشی تاران بۆ سەر ئیمارات هەندێک جار وەک دەرفەت تەماشاکراوە بۆ ئەوەی ئیمارات لە پرسی بژاردەی پشڕانی پەیوەندیەکان بیر لە ڕێککەوتن و گفتوگۆ بکاتەوە. چوارەم، بازدانی گەمارۆکان. ڕاستە لە سەردەمێکدا و بۆ ماوەیەکی کاتی و ئەویش بەهۆی گوشاری ترەمپەوە ئیمارات بەشداری گەمارۆدانی تارانی کرد، بەڵام هەرزوو هەستی بە دەرەنجامە نەرێنیەکانیان بەشداریە کرد و لە سەردانی وەفدی ئەم وڵاتە بۆ تاران لە ساڵی 2019دا بەرپرسانی ئێرانیان ئاگادار کردەوە کە ئەبوزەبی بۆ هاوکاری ئێران ئامادەیە و بۆ هەندێک کەیسی ئابووری ئاسانکاری دەکات، لە بەرامبەریشدا لە هەندێشت چاوی خۆی دادەخات. ئەم پەیامە باواتای هەڵکردنی گڵۆپی سەوزی ئیمارات بوو بۆ بازدانی گەمارۆکانی ئەمریکا لە ڕێگەی دووبەیەوە. لەمڕووەوە ئیتر تاران دووبەی وەک ناوەندێکی بازدانی گەمارۆکانی ئەمریکا تەماشا دەکرد و چی ویست بە لە ڕێگەی ئیماراتەوە دەستی دەخست. لە بەرامبەریشدا ئیمارات سوودی خۆی وەردەگرت. ئەمەش هاندەر بوو بۆ ئەوەی دەلاقەی پەیوەندی نێوان ئەم دوو وڵاتە بە تەواوەتی دانەخرێت. چوارەم، ڕکابەرایەتی تورکیا و بربەست دروستکردن بۆ ئیسرائیل. پاش ئەوەی ئەردۆغان لە ناوەڕاستی مانگی حوزەیراندا سەردانی عەرەبستان و ئیمارات و قەتەری کرد و توانی نزیکی 8 میلیارد دۆلار وەبەرهێنان بۆ تورکیا دەستەبەر بکات، ئەمەش لە کاتێکدا بووکە بەهۆی پرسی قاشقچیەوە نێوانی تورکیا و وڵاتانی کەندا و بە تەواوەتی تێکچوو بوو. جیا لە تورکیا ئیسرائیلیش توانی پەیمانی ئیبراهیم واژۆ بکات و لە کەندا و بازاڕی ئیمارات بەشدار ببێت. پاش ئەم ڕووداوانە تاران ئیتر بۆی دەرکەوت نابێت ڕێگە بدات لەمە زیاتر تورکیا و ئیسرائیل نزیک ببنەوە و شوێنی ئێران پڕکەنەوە. مەترسی پڕکردنەوەی پێگەی ئێران لە ناوچەکەدا لەلایەن تورکیا و ئیسرائیلەوە هەندەرێکی بەهێز بوو بۆ تاران بۆ ئەوەی ئاستی پەیوەندیەکانی لەگەڵ ئیمارات بەرز بکاتەوە. ڕئیسیش ئەو هەنگاوەی بە ڕێگەپێدانی خامنەیینا. ئەوەش کاتێک بوو کە خامنەی ڕایگەیاند تەنیا هێڵی سووری ئێمە ئامادەبوونی سەربازیە لە ناوچەکەدا. ئەمەش لە بنەڕەتدا هەڵکردنی گڵۆپی سەوز بوو بۆ ڕێککەوتن لەگەڵ وڵاتانی ناوچەکە و بە تایبەت ئیمارات لە بواری ئابووری و تا ڕادەیەکیش سیاسیەوە. لە کۆتاییدا وەک ئەنجامیان بابەتە دەکرێت باس لەوە بکرێت با وردبوونەوە و خوێندنەوەی کێشە و دەرفەتەکانی بەردەم پەیوەندی نێوان تاران و ئەبوزەبی بۆمان ڕوون دەبێتەوە. کێشەکانی بەردەم ئاساییکردنەوەی نێوان ئەم دوو وڵاتە بەم ئاسانیە چارەسەر ناکرێت. بەرمەبنای ئەم گرفتە بنچینەی و زەبەلاحانە ئەستەمە متمانەی دوولایەن بۆ ڕاگەیاندنی ئاشتەوایی و پەیوەندیەکی تەواو تەندروست بەم زوانە لە نێوان ئەم وڵاتەدا بێتە ئاراوە. بەگشتی ئەگەرچی تێپەڕبوونی زەمن و ڕەوتی ڕووداوەکانی داهاتووی ناوچەکە چارەنووسی ئەم پەیوەندیە دیاری دەکات، بەڵام ئەوەش لەبیر ناکرێت با سیرکردنی پاڵنەر و دەرفەتەکانی بەردەم ئەم دوو وڵاتە دەکرێت بانگەشەیەوەش بکرێت ئەگەری پچڕانی تەواوەتی پەیوەندی نێوان ئەم دوو وڵاتە لە ئارادا نییە. لە ئێستادا و بەهاتنی پزیشکیان و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشە ئابووریەکانی ئێران ئەگەری بەرزبوونەوەی ئاستی پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتەی بە تایبەت لە بواری ئابووریدا بەهێزتر کردووە.